دووبارە سڵاوتان لەبێت لەسەر پرسی پاشەکەوتی موچە و هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا خەڵکی دیکە یاخود ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنی دیکەش دەڵێن هەوڵێکمان داوە ئێمە بۆ ئێم پاشەکەوتی موچە بگەڕێنرێتەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. وردەکاری ئەم بابەتانە کە هەوڵەکە لەلایەن کێوە بووە کە دوجار ئەمە بابەتێکی گرنگە لەلایەن هەر کەسێکەوە بوو بێ بۆ موچەخۆران، بەڵام میکانیزمەکانی و چی ماوە لە نێو ئەنجومەنی نوێنەران ئەم بڕیارە بە کۆتایی بێت و کەی موچەخۆران لی سوودمەند دەبن لا بڕیارەکە لەگەڵ بەڕێز سۆزان مەنسوور کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆنی یەکێتی ڕاستەخۆ لە بەغداوە میانمان بێ گفتوگوی بابەتەکە لەگەڵەودا دەکەم. سۆزان خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بزانم هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم بابەتە و گەڕانەوەی ئەو لە سەدا دەی پاشەکەوتی موچەیە چۆن بووە و چنێکی ماوە ڕێکارەکان بۆ ئەوی بچێتە بواری جێبەجێکردنەوە. سپاس بۆ ئێوەی بەڕێز ئەم کاتەی ئێوە بینەرە بەڕێزەکانتان باش. طبعاً ئەو هەوڵەکێ داویەتی بەتەکید ئەوە مافی هاوڵاتیانە، کەس منەتی بەسەر هاوڵاتیانەوە نییە، مافی خۆیانە. بەڵام لێرەدا حەقیقەتێک هەیە، ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان هەوڵێکی زۆرمان داوە. هەفتەی ئەخیری کۆبنەوەکانی لوجنەی دارایی ئێمە بەردەوام لەوێ ئامادە بووینە، تەنانەت لەگەڵ هەموو ئەندامەکانی لوجنەی دارایی ئەوەی عیلاقەمان لەگەڵ یانە باشە. هەوڵی ئەوەمان داوە کە قەناعەتیان پێبێنین ئەم مافە مافی هاوڵاتیانە. لایەنەکانی تر ئەتوانن بڵێن کە هەوڵێکیان داوە، دەستیان خۆش بێ، دەستی هەموو لایەک خۆش بێ ئەوەی هەوڵی داوە. هەمووی لە پێناو مافی ملەتەکەمانە، ئەگەر لە زاخۆ بێ یا لە خانەقین لە هەر لایەک هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان و مافی هاوڵاتیان ئەرکیسانی هەمومانە. بەڵام حەقیقەتەکە ئەوەیە کە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەفتەی ئەخیری کۆبنەوەکانی لوجنەی دارایی هەموو ڕۆژ لەوێ ئامادە بووینە، توانیمانە لەگەڵ ئەندامەکانی لوجنەیە قسەمان کردووە. جگە لەوەیش ئێمە لەگەڵ ئەو کەسانە کە تەئسیریان هەیە لەسەر بڕیاری سیاسی لە عێراق لەگەڵ لایەنە سیاسیەکانە کۆبووینەتەوە و باسی ئەوەمان کردووە کە ئەمە مافێکی استحقاقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ئێمە باس لە پاشکەوتی موچە ئەەکەین. معنای ئەوەی ئەوە قەرزێکە بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەرز ئەبێ بدرێتەوە، وەکو ئەڵێ منەتی تیانە مافی هاوڵاتیانی خەڵکی کوردستانە ئەبێ استحقاق و حەقی خۆیان وەرگرنەوە. باشە، ئەم حەقە چۆن کاری لەسەر کراوە؟ سۆزان خان بۆچی بڕیاردرا کە لە سەدادا لەو موچەیە بگەڕێنرێتەوە، لەو پاشەکەوتە بگەڕێنرێتەوە بۆ موچەخۆران، بۆ زیاتر نەبوو؟ بەڵێ لە سەدادا منیش ئەزانم کە نزبەیەکی زۆر بەرز نییە، بەڵام خۆشبەختانە توانیمان ئەمە بەدەست بێنین لە چۆن ناڵێم لە هیچ باشترە، بەڵام باشە کە بتوانین استحقاقێکیان ئەو قەرزەکە لای حکوومەتەوە ماگانە بدرێتەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بێ جێوازی. چۆن ئیشی لەسەر کرا وەکو ئەوەی باسم کرد، ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵمان داوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە کۆبووینەوە، لەگەڵ ئەو کەسانە کە خۆشبەختانە متەفاهم بوونە لەگەڵمانە تەئسیریان هەیە لەسەر بڕیاری سیاسی لە عێراق، توانیمان ئەوە بەدەست بێنین کە لە لوجنەی دارایی پەسەندیش کرا دەنگیشی لەسەردرا لەخوا بە زیاد بێ. باشە، تەنها داواکاریەکە هەر بۆ وەکو تێبینیەک تەنها داواکاریەکە ئەوە نبووە کە 10% لە پاشکەوتی موچە بدرێتەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یا موچەخۆران، بەڵکو ئەتیفاقەکە ئەوە بووە یەکی لە ئەتیفاقەکان کە هەمومان ئەزانین کە شاری هەڵەبجە شارێکە پڕ بە قوربانی و قوربانیەکی زۆر داوە، هەوڵی ئەوەمانیش داوە هەڵەبجە نەک هەروەکو پارێزگایەک بناچرێت، شاری هەڵەبجە پارێزگایە و تەواو بودجەیەکی تایبەت بۆ شاری هەڵەبجە دابنرێت، ئەو بودجەیە بە تایبەت بۆ ئەو پارێزگایە بێت بەرامبەر بە ئەو هەموو قوربانیە وەکو تەعویزێک یان وەکو هەدیەیەک لە حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەموو ئەو ناهەماتیە و ئەو ناخۆشیانە کە خەڵکی ئەو شارە بینیان. جگە لەوەیش هەوڵی ئەوەماندا خۆمان ئەزانین ململانەیەکی سیاسی ئەو ڕووداوانەی هەفتەی ئەخیر کە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە پەرلەمانی کوردستان ڕوویدا، لەوانەیە خلافاتی سیاسی هەبێ، نەک هە لە کوردستان لەوانەیە لەسەر ئاستی عێراق بەعام خلافی سیاسی هەبێ، نامانەوێ ئەو خلافە سیاسیە تەئسیر بکاتە سەر هیچ پارێزگایەک لە هەرێمی کوردستان.
دهۆک بێ هەولێر بێ سلێمانی بێ هەڵەبجە بێ هیچ پارێزگایەک تأثیر متأثر نەبێ بەو خلافاتی سیاسی و بۆ ململانە سیاسیە بۆیە لە حالەتی ئەگەر هەر مشکلەیەک ڕووبە بەشی بودجەی ئەو شارە ڕاستەوخۆ ئاراستەی بدرێ بە شارەکە خۆی باشە لەلایەن حکوومەتی عێراقیەوە. باشە سۆزان خان لەسەر گێڕانەوەی پاشەکەوتی موچەکە دەمێنمەوە چووکامە بابەتێکی گرنگە موچەخۆران ئیستا زۆر چاویان لەسەریەتی هەواڵێکی دڵخۆشکرد بوو بۆ تەواوی موچەخۆران لە هەرێمی کوردستاندا سەقفێکی زەمەنی دیاری کراوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم پاشەکەوتە بگەڕێتەوە سەر موچەی موچەخۆران میکانیزمەکانی چۆنە بن؟ بەڵێ ئەگەر میکانیزمەکە لەلایەن داریەوە لەلایەن داراییەوە من معلوماتم نییە لەسەری لە بەروی اختصاصم نییە بەڵام بە زووترین کات کە بودجە پەسەند کرا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەشی خۆی وەربگرێ لە لە بودجە ئەبێ بە زووترین کات جێبەجێ بکرێ یعنی هیچ عرقلەیەک نییە لە ڕێگەی ئەوە کە جێبەجێ نەکرێت ئەنجا هەمومان ئەزانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قەیرانە دارایەکە هەندێک خەڵکمان هەیە بە پێی استحقاقی وەزیفی خۆی لەوانەیە لە مانگێکە 4 میلیۆن 3 میلیۆن موچەکەی بووە ئەو پاشکەوتە ئێستا لەوانەیە لەلایەنی کەمەوە 50-60 میلیۆنی لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی قەرزاری حکوومەت بێ داواکارین هیوادارین بە زووترین کات ئەو خەڵکانە کە استحقاقی خۆیان استحقاقی خۆیان وەرگرن وەکو ئەوەی باسم کرد قەرزێکە و قەرزێش ئەبێ بگەڕێتەوە بۆ خاوەنی حەقیقی خۆی هیچ منەتێکیش نییە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی ئەو فەرمانبەرانە یان ئەو کەسانە کە موچەیان هەیە لە هەرێمی کوردستان کەمترین استحقاقی خۆیانە ئەوەیە موچەکانی خۆیان وەرگرن ماگانە. باشە ئێستا دارایی یاخود ئەو بڕا پشکەی کە بۆ هەرێمی کوردستان لەسەر لە موازنە لە پرۆژه یاساکە دەستنیشان کراوە بۆ هەرێمی کوردستان بای ئەوەیە کە بتوانرێت پاشەکەوتی موچەی لێ بدرێتەوە قەیرانی دارایی کۆتایی هاتووە بەڕوونی ئەگەر باسی بکەین سۆزان خان. طبعا نەکە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق بە هەمووی یعنی حکوومەتی عێراقی حکوومەتی محەممەد شیع سوودانی پێڵێن حکوومەتی خەدەمات وەکو ئەوەی هەمومان ئەزانین تاکو ئێستا ئەمە چەند ساڵی ئەخیر یعنی تا ئێستا بودجە پەسەند نەکراوە فحکوومەتەکە هەمووی هەوڵی ئەوە ئەدەن بە زووترین کات پرۆژه یاسای بودجە بڕوات و پەسەند بکرێت اینجا بەگەڕانەوە بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەپێی استحقاق بەتەکید استحقاقی خۆی وەرەگرێت کە استحقاقی خۆی وەرگرت ئەبێ استحقاقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش یعنی بە پێی استحقاقی خۆیان وەریگرن. باشە ئەبێ بە زووترین کات جێبەجێ بکرێت کەی بودجە پرۆژه یاسای بودجە پەسەند کرا و ڕەوانەی هەرێمی کوردستان کرا ئەبێ هاوڵاتیانیش استحقاقی خۆیان وەرگرن. ئەمە بابەتە گرنگەکەیە کە زۆر لە سوسیال میدیا باسی لەوە دەکرێت لە کەناڵەکانی ڕاگەیان و موچەخۆران خەمیانە کە ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان و بابەتەکانی دیکەوەی کە پێویست بە بە داراییەوە جۆرێک لە ئەرقەلە و گرفتی بۆ دروست بێت یاساکە کە هاتەنی و هەرێمی کوردستانەوە یعنی ئیجراعاتەکان لەلایەن ئەنجومەنی نوێنەران لەلایەن بەغداوە چی دەکرێت چلۆ دوو فشارێک دەخرێتە سەر هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی بەتەسەوەری من جێبەجێ بکرێ بەڵام ئەگە جێبەجێ نەکرێ بەتەکید ئەوە مشکلەیەکی زۆر گەورە بۆ هەرێمی کوردستان پەیداکە لەلایەنی یاسایی و دستوریەوە یعنی بەتەکید بەرامبەر پرسیارێکی یاسایی دستوری ئەبێتەوە عرقەلەکە چییە لەبەرەوەی ئەم اتفاقانە کە کراوە اتفاقی ئەمڕۆ دوێنێ نییە یعنی ئەمە ماوەیەکە زۆر خەریکی نسبەی هەرێمی کوردستانی لەو بودجەیە وابزانم بەپێی ئەوەی کە من بزانم 14% لە پێی استحقاقی هەموو بودجەی عێراق فیانی ئەگەر هەرێمی کوردستان استحقاقی و خۆی وەرگری بێ استحقاقی هاوڵاتیانش بداتێ لەبەر ئەوەی ئەو بودجەیە لەسەر ئەساسی ئەوە پەسەند کراوە بەپێی ئەحسائی خەڵکی هەرێمی کوردستان دراوە یعنی لەسەر ئەساس لە هەموو بودجەکە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆیە ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێش هەموو شتێ استحقاقی خۆیان وەرگرن و مافی خۆیان و داوای شتێکی زۆریان نەکردووە. باشە سۆزان خان جیاواز لە بابەتی ئەو هەوڵەی کە ئێوەکو فراکسیۆن یەکێتی داوتانە و دەنگی لەسەر دراوە لەسەر پاشەکەوتەکە
ئەمێ بزانم پرۆژەیەسای بودجەکەی دەنگدانی کۆتایی لەسەر دەدرێت لە ئەنجومێنی نوێنەران؟ ئێستا ئەتلافی دەولە ئەمڕۆ کۆبوونەوەی خۆیان هەیە بە تەسەوری من بە زووترین کات کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەکرێت و بە تەسەوری منیش کە پەسەند دەکرێت بە زووترین کات لەبەر ئەوەی وەکو ئەوەی باسم کرد هەموو عێراق بە شکلێکی عام و هەرێمی کوردستان ینی هەموو خەدەماتەکان ڕەبتێکی مباشری بە بودجەوە هەیە یعنی جێبەجێکردنی پرۆسای یاسای بودجە و دەنگدان لەسەری و پەسەندکردنی زۆر گرنگە بۆ عێراق بە شکلێکی عام و بۆ هەرێمی بەرپرسێ ماوە لە بەردەمیدا پرۆژە یاساکە؟ نا بە تەسەوری منیش دەنگ لەسەری ئەدرێ بە زووترین کات وەکو ئەوەی باسم کرد گرنگیەکی زۆر زۆری هەیە لەبەر ئەوەی حکوومەتی ئێستا حکوومەتی محەممەد شیع سوودانی زۆربەی لە خەدەماتەکان ئیشەکان لێرە استثمارە خەدەماتە هەموو وزارەتەکان ڕەبتێکی مباشریان هەیە لەگەڵ بودجەیە بە تەسەوری من بە زووترین کات پەسەند دەکرێت. باشە ماکەمە دوا پرسیار بەهای دۆلار بە چەند دەست نیشان کراوە لە پرۆژە یاساکەیە سۆزان خان؟ تەکید نییە بەڕام بە شێوەیەکی ناوەند پەسەند کراوە نە بەو شێوە کە ئێستا لە بازاردایە بە شێوەیەکی ناوەند پەسەند کراوە لە ئەگەرێکە ئەگەر نرخی دۆلار دابەزی لەو نرخە کە ئێستا تایەتی کە تەسیرێکی زۆر لەسەر موازنە نەکا لەسەر بودجە. بەڵێ بەڕێز سۆزان مەنسوور ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق لا فراکسیۆن یەکێتی زۆر سپاس بۆ ئامادەبوون سۆزان خان.